نجبجكرنا مادين دستوري ادي عراق دافير روشا ألوسيا كوام تيدا لیست 275 پارتی جیب تایباتی همی حول پلان و برنامه و ویجار الجوات نرن عراقی ایدی شر جبجکرنا مادین دستوری بکن. اوه ماده ایکی و دستوری جیب گشتی بو ویجاره ازد گل برای سیروان حما شریف کاندید جماره 22 پارتیل بازنه و سلیمانی پاهای که راستا خو کدیل گل مدا بعضی بحث بکن برای سیروان گل اکسپاس کوین گل مدانه یال دست بکه همی جار تهمتاویه که بو کردات ها درست کنن که حولا دا بجبونه ده لیب راستیجی اوا دا کوکی کرنه سر جبجه کرنا ماده دستوری بتایبتیجی ماده ای که اگر از بحث کم و که نشان ده که کرد بیداگین سریه که عراق یک پارچه به و جاره هنده چاوکار سروی بابتی بکن که پیشان جیبدن کردا چه جاره حولا دا بجبونه نده بلکه حولا جبجه کرنا ماده دستوری ده بنابی خواهی گورو مهربان سپاس بۆ جەنابەت کاکشیڤان سڵاو ڕێز بۆ بینەرانی بەڕێز بۆ دەنگدەرانی بەڕێز من سیروان حەمە شەریف کاندیدی ژمارە 22 لەسەر لیستی 275 بازنەی سلێمانی ئەو تۆمەتانەی کە بۆ ئێمە هەڵەبەسترێت لە ڕاستیە بۆ ئێمەی کورد کە هەوڵی جوداخوازیمان داوە نەخێر هەمووی تۆمەتی بێبنەمایە هەمووی تۆمەتێکە ئەوان لە عێراقا نایەنەوێ ئێمە وەک گەلێک ئەوەی کە عێراقی کە پێکەوە نراوە لە ساڵی 1925ەوە کە لە یەکەم دەستورەوە نووسراوەتەوە حەوت دەستور نووسراوەتەوە تا ساڵی 2005 لە 1925 تا ساڵی 2005 ئەم دەستورانە دەستوریتیا بۆ بۆمەوەی 4 مانگ بووە دەستوریتیا بۆ بۆمەوەی 9 مانگ بووە نەخێر ئەوە ئێمە نین هەوڵی جوداخوازیمانداوە ئەو ئێمەین هەوڵمانداوە لە کاتە ناخۆشەکانە لە عێراق ئێمە بیستمانە عێراق دەوڵەتێک بێ ئێمە تایە هەست بە ئەمان بکەین هەست بە سەلامەتی بکەین عێراق وڵاتێک بێ بۆ ناوخۆی دانیشتوانی خۆی ئەمین بێ و بۆ دراوسەکانیشی مای کێشە و سەرێشە و ئەو جەنگە 8 ساڵیە و ئەو جەنگەی دەوڵەتی کۆیت و ئەو جەنگانە نەبێت کە دروستیەکە بەڵام بەداخەوە عێراق نە لەسەر ئاستی ناوخوا چ بۆ ئێمە وەکو کوردەکان بۆ هەرێمی کوردستان چ بۆ عەرەبەکان چ بۆ شیعە چ بۆ سونەکان عێراق وڵاتێکی ئارام نەبووە ئێمە کاتێک کە ئەبینین عێراق وڵاتێکی ئارام نییە مافێکی ئاسایی و یاسایی و سروشتی خۆمانە لە پرۆسەیەکە ڕیفراندۆمان خستە دەنگدانەوە کە ئایا خەڵکی هەرێمی کوردستانیەوە پێتان باشە لەسەر عێراق بین یا لەسەر عێراق نەبین و هەموو پرۆسەی ڕیفراندۆمیش ئەوەی کە ئێمە پێ تۆمەتبارەکرێ بە پێی بنەماکانی یاسای نێودەوڵەتی لە یاسای نێودەوڵەتی هەمووی تەسبیت کراوە ڕاستە کاکشیڤانی بەڕێز ڕەنگ بێ کەسێک بڵێت یاسا کاری پێ ناکرێ ئێمە شەزانین یاسا لەگەڵ هێزایە بەڵام ئێمە کارێکی نایاساییمان نەکردووە بە تایبەت بۆ ئەو خەڵکانەی کە بێهێزن کە یان کەم هێزن نابێ کاری نایاسایی بکەن بۆ ئێمە کاری نایاساییمان نەکردووە ئێمە کاری یاساییمان کردووە و هەر ئەو دەستوری عێراق کە جەنابەت ئاماژەت پێدا دوای ماندووبوونێکی زۆری سەرکردایەتی سیاسی کورد وە مشەڕعەکانی عێراقی و یاساناسەکان و هەوڵ و جوهد و ماندووبوونی زۆری جەنابی سەرۆک بەرزانی و ستافی کورد کە لەگەڵی هاوبەش بوون لە ڕاستیە ئەو سیاغی ئەو دەستورەدا ڕێژاوە بەو شێوازەی کە لە دیباجەکەیە ئاماژە بدا بە یەکگرتووی خاکی عێراق هەروەک لە خاڵی لە بڕگەی یەکەمیش هاتووە لە بەندی لە مادەی یەکەم هاتووە هەم لە دیباجەکەش هاتووە ئەم دەستورە ضامنە بۆ سەلامەتی بۆ وەحدەی خاکی عێراق بۆ وەحدەی شعبی عێراق بۆ یەکێتی خاکی عێراق بۆیە نەخێر ئێمە بە هیچ شێوازێک هەوڵی جوداخوازیمان نەداوە ئێمە هەوڵمان داوە وەک ئینسان بژین ئێمە هەوڵمان داوە عێراقیش وڵاتێک بێ وەک ئەو وڵاتە خلیجیانەی کە بۆ هاوڵاتیانی خۆی مای سەرئێشە نییە بەڵام عێراق مای سەرئێشە بووە ئێمە چارمان نەبووە لەبەرەوەی گەشتی نەقەناعەتێک ئێمە بە تایبەتی لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە خۆشبەختانە بیرمان لەوە کردەوە سەرکردایەتی سیاسی ئێمە حەکیمانە بیری لەوە کردەوە کە لە جیهانی شاوایە بەتەنها لە ئێمە نییە کاتێک کە تۆ بەرگری ئەەکەی لایانی بەرامبەر هێرشەکە کاتێک کە تۆ ڕۆژی داقۆراقی بەرگریەوە ئەو هێرشکردنەوە لایانی بەرامبەر یان بەرگری ئەەکە یان دژە هێرشێکی کەمەکە بۆیە ئێمە پشتیوان بەخوا پشتیوان بە نەسی مادەی قانونی پشتیوان بە دەستور کە لە لووتکەی هەرەمی دەسەڵاتە ئێمە شەڕی قانونی ئەەکەین خوا نەکردە شەڕ ناکەین لەگەڵ شەڕانین بەڵام بەڵێ شەڕی قانونی ئەەکەین بەرگری قانونی ئەەکەین شەڕی بەدەستهێنانی مافە دەستوریەکان ئەەکەین مافە دەستوریەکان کە خۆیان ئیمزایان کردووە باشە کە لە ساڵی 2005 خراوەتە ئیستیفتایەک و خراوەتە ڕاپرسیەکەوە بابەتێکی دیکەش هەم تایبەت بە مادەی یەکەمی دەستوری عێراق کە باز لەوە دەکات دەوڵەت پێویستە مافی هەموو هاوڵاتیانی بدا بۆ ئەوەی فەرق و جیاوازی دروست نەکرێتەوە مەسەلەن ڕەنگە خوشیان بڵێن ئەوە تا کورد فەرق و جیاوازی دروست دەکات بەس خزمەتی ناوچەکانی خۆیان دەکات لە کوردستان ئێوە ئەم جارە بە تەمان خزمەت بە هەموو ناوچە عێراقیەکان بکەن لە ناوەڕاست لە باشوور لەو سەر هەتا ئەو سەر ئێوە بەتەمان چین بۆ ئەوەی پیان بڵێن ئێمە نین کە فەرق و جیاوازی دەکەین ئێمەین کە هەوڵ دەدەین دەستور جێبەجێ بکرێ بۆ ئەوەی
دەوڵەت مافی هەموو هاوڵاتیانی کە یعنی بەتایبەت لە کاتێکدا خۆیانن بەغدایە کە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نەداوە. زۆر پرسیارەکەت لەژگەی خوای ڕوونکردنەوەکە دەست خۆش بێ یاخوا لە ڕاستی هەر بۆ بەرچاوڕوونی بینەران و بیسەرانی بەڕێزیش ئەوەی بۆ دەنگدەرانی بەڕێز بۆی بەرچاویان ڕوون بێ ئێمە بەتەنها کاندید یان پشتیوان بەخوای گەورە ئێمە دەرەچین لە پەرلەمانە بین ئێمە بەتەنها پەرلەمانتاری هەرێمی کوردستان نین ڕاستە لە هەرێمی کوردستان و ئێمە ئەنێرنە بەغدا ئەنێرنە پەرلەمانی بەغدا بەڵام ئێمە لێ پێچینەوە ئێمە لێ پرسینەوە ئێمە لێ توێژینەوە بەبێ توانای خۆمانەکەین لە تێکڕای لە سنوورەکانی عێراق لە بەسڕەوە تا فاو تا زاخۆ بۆیە ئێمە لەسەر دوو تەوەرکارەکەین تەوەری یەکەمیان ئێمە ئەو جوانیانەی هەرێمی کوردستان پیشانی عێراقیەکانە دەین پیشانی سیاسیەکانی عێراقی دێن هەرچەند ئەوان ئەیبینن بەڵام ئەیانوێ بۆ دەنگدەرەکانی بە شێوازێکی تری وێ نابکەن بۆ پیشانی مساقفینی عێراقی دەین پیشانی مساقفینی عەرەبی دەین لە چواردەوری عێراق وڵاتانی دراوسیا ئێمە پێیان ئەڵێن هەتا ئێستا داهاتی هەموو عێراق سەروەتی هەموو عێراق ئەگەر گەشتبێتە دەست هەرێمی کوردستان لە سەدا شەشی گەشتۆتە دەست هەرێمی کوردستان ئێمە بە لە سەدا شەشی داهاتی هەموو عێراق کوردستانمان گۆڕیوە هەموو خەڵک ئەزانێ یار و نەیار ئەزانێت دۆست و دژمن ئەزانێ لە ساڵی 2023 کوردستان لە چ خۆناغێکی دواکەوتو و پاشکەوتو ئەتوانم بڵێم وێرانە بووە لە دوای ساڵی 2023 کاتێک کە عێراق گۆڕا سیستەمی عێراق گۆڕا سونەکان نەمان شیعەکان هاتنە سەر حکم و سونەش تا حدێک بەشدار بوو ئێمەش بەشدار بووین لە بنیادنانەوەی عێراقا ئێمە بە لە سەدا شەشی داهاتی عێراق کوردستانمان لە کوێوە گەیاندوێتە کوێ ژێرخانی ئابووریمان چەند پەرە بێداوە ڕێگاوبانمان کارەبای 24 کاتژمێریمان ئاومان ئەتوانم بڵێم ئەمن و ئاسایشمان کە یەکێک لە دەستکەوتە مەزنەکانی هەرێمی کوردستانە پێکەوە ژیانی ئاینیمان پێکەوە ژیانی کولتوری و فەرهەنگیمان هەموو ئەمانە پیشانی کۆمەلگای عێراقی دەین و لە ناویشیانە لەوێشەوە پیشانی کۆمەلگا و ڕای نێودەوڵەتی دەین و بیریان دێنینەوە لە سەدا 94 داهاتی عێراق بەدەست عەرەبەکانەوە بووە بەدەست ناوەڕاست و باشووری عێراقەوە بووە ئەوان چیان کردووە لە سەدا چوارەکە و بیریان دێنینەوە هەموو ئەو وێنە تراژیدیانەی کە لە زوومی کامێرەکانی خۆمانەوە جێگای دەستخۆشیە بۆ کوردستان 24 کە بەراوردکاریەکی جوانەکەن لە ماوەی ڕابردووە لە نێوان پرۆژە خزمەتگوزاریەکانی ئێمە و پرۆژە ناخزمەتگوزاریەکانی باشوور و ناوەڕاستی عێراقا ئێمە هەموو ئەوانیان وە بیردێنینەوە و خۆشبەختانە ئێمە عەزممان جەزم کردو خۆمان ئامادە کردو بۆ شەڕێکی دەستوری و قانونی لەگەڵ عەرەبەکانە لەگەڵ هەموو ئەوانە کە دژی مافە سەرەتایی و یاساییەکانی هەرێمی کوردستانن ئێمە پشتیوان بەخوای گەورە داوا لە دەنگدەری بەڕێزەکەین دەنگی خۆیان متمانەی خۆیان بە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان ببەخشن با نەبن بە پارتی هەر حیزبێک پێیان خۆشە با ئەوە بن بەڵام وە کوور دەڵێ کردە پەشیمان بن نەکردە پەشیمان نەبن تەنها بۆ جارێکیش بە تایبەتی لە بازنەی سلێمانی چونکە ئێمە کاتێکە نوێنەرایەتی پارتی بە قووەت بێ لە پەرلەمانی بەغدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بەغدا ئێمە ئەتوانین ڕوویەکی جوان ولا بیریشت بێ کاک شیڤانگیان ئێمە ئەمانەوێت یعنی وەک کوور دەڵێ تەور ئەگەر کلکی لە خۆی نەبێت دار نابڕێ یعنی ئەمە قسەیەکی کوردی جوانە مەسەلێکی وەکەڵێ مەسەلێکی خۆمانە ئێمە ئەمانەوێت ئەو بەداخەوە ئەو خەڵکانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە لەژێر ئەمن و ئاسایشی ئێمە دانیشتون لەژێر کارەبای 24 کاتژمێری ئێمە دانیشتون لەسەر ڕێگاوبانە مۆدیێرنەکانی ئێمە هاتوو چۆوەکەن بە ئاو هەوای هەرێمی کوردستان دەژین بەڵام بە ئاوازی شوێنێکی تر هەڵپەرکیەکەن هەلەکە سەماکەن داواکەین لە خەڵکی هەرێمی کوردستان سزای ئەوانە بدات تەنها بۆ 4 ساڵ بۆ ئێمە بتوانین دەستمان کراوەتر بێ وە قورئانی شەفەرمێ سەنەفرغ لەکم ئەیها الثەقەلان بۆی دەستمان بەتاڵ بێ دەستی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بەتاڵ بێ بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری زۆر باش لە ئەوەی لە هەولێر و دهۆک و زاخۆ و سۆران کراوە بهێنینە پارێزگای سلێمانی و هەڵابجە و گەرمیان و ڕاپەڕینی ئەم سنوورەی خۆمان چونکە هەڵکیش چاوی لەوەی ئەم خزمەتگوزاریانەی لێرە و لەوێ کراون بۆ ئەوێش بیکەن ئەوەش بکرێ بەڵام پێویستە یەکەم زار ڕێگریەکان هەڵبژێرن بابەتێکی دیکەش باسی سیستەمی حکومڕانی کە پەرلەمانی دەموکراسیە یعنی دەموکراسیەکەش هەر پێی وێ دیار نییە ڕەنگیشی نییە پەرلەمانەکەش ئەوەتە کە ناتوانێت ئەو دەسەڵاتی هەیە چی جێبەجێ بکە بۆ ئەوەی خزمەتی هەموو شوێنێکی عێراق بکەن چۆن هەوڵ بۆ ئەوە دەدەن بە پێی مادە دەستوریەکە بە پێی نەسی ئەم مادەیەکە هەیە مادەی یەکەمە پەرلەمان قووەتی خۆی هەبێ نەک لە دەرەوەی پەرلەمان کێشەکان یەکلا بکرێنەوە چارەسەر بکرێن خودی پەرلەمان هەوڵی ئەوە بدە
زۆر باشە خۆی لە بیرمان بێت دەستور لە لووتکەی هەرەمی دەسەڵاتەکانە دەستور لە سەروی قانونەوەیە دەستور لە سەروی تعلیماتەوەی لە سەروی قەراراتەوەیە نابێ هیچ قانونێک هیچ تعلیماتێک هیچ ئەنزیمەیەک هیچ قەرارێک دەربکرێت پێچوانە بێ بە دەستور هەموو ئەو مافانەی کە ئێمە وەک هەرێمی کوردستان داوایەکەین تەسبیت کراون جێگیر کراون لە دەستوری عێراقی ساڵی 2005 ئێمە کار بۆ جێبەجێکردنی دەستوری عێراقیەکەین کاتێک کە دەستوری عێراق جێبەجێ کرا ئێمە بە تایبەتی ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان حیزبێکین لە ئاشتیا گەشەمان کردووە لە سەردەمی یەکەم فیشەکی شۆڕشی ئەیلولەوە بەر لەوەش ئێمە حەزمان لە شەڕ نەبووە چونکە ئەزانین شەڕ کردەوەی ئینسانەکان نییە شەڕ لەگەڵ ڕێزم بۆ شتی تردانراوە سیاست کاری ئێمەیە ئێمە پێویستە سیاست بکەین لەگەڵ بەرامبەرمانە لەگەڵ یارمانە لەگەڵ نەیارمانە بەڵام بۆ ئەمەش پێویستمان بە دەنگی دەنگدەر هەیە کاتێککە دەنگی دەنگدەرمان بەدەست هێنا ئەو کاتە ئێمە مەچەکمان وە کورد دەڵێ مەچەکمانە چرخێ زیاتر قووەتی قانونیمانە بێ بەڵێ ئێمە شەڕی پەرلەمانی ئەبینە ناو هۆڵەکانی پەرلەمانەوە پشتیوان بەخوای گەورە و هاوکارانم چی لە لیستی 275 چی لە لیستە کوردستانیەکانی تر ئەوانەی کە مهتەمن بە داهاتووی کوردەوە ئەوانەی کە مهتەمن بە گرنگی بەڕابردوو ئەدەن ئەوانەی کە گریانیانێت بۆ بارزانیەکان و بۆ ئەنفالەکان و بۆ هەڵەبجە و بۆ هەموو ئەو قوربانیانەی کە ئێمە بەخشیومانە بە بە دۆزی ڕەوای خۆمان بە دۆزی ڕەوای گەلەکەمان بەڵام بەداخەوە عەرەبەکان عەقڵیەتی حکومڕانی عەرەبی بە شێوازێک نەبووە ئەتوانم بڵێم لە ماوەی 70 ساڵی حکومڕانی سوننەکانە چۆن بووە لە دوای ساڵی 2003 لە ماوەی 22 ساڵی شیعەکانیشە بە هەمان شێوە بەڵام بە ستایلێکی جیاوازتر ڕێگریان کردووە بەرگریان کردووە یعنی ئەوان هاتوون قوت و خەڵکی هەرێمی کوردستانیان بڕیوە جیاوازیەکی ئەو تۆی نییە لەگەڵ جینۆسایدکردنی خەڵکی هەرێمی کوردستانە چونکە وەک عەرەب خۆیان ئەڵێن من لا معاش له لا معاد له کاتێک کە تۆ موچۆ بژێوی لە خەڵکە بڕی خەڵک لێپرسینەوەی لێ ناکرێت بەڵام خۆشبەختانە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی بە ئەخلاقین خەڵکێکی بە قیەمین خەڵکێکی خاوەن بیر لە مهتەمین بە دۆزی ڕەوای گەلەکەمانەوە وە سەبارەت بەوەی کە فەرمووت خەڵکی هەرێمی کوردستان خەڵک بازنەی سلێمانی چاوی لەوەیە ڕنگ بێت جەنابتان لە ڕاگەیاندەکانەوە بە نەزەری ببینن بەڵام ئێمە کاتێک کە کاندیدین و خۆشبەختانە زۆرێک لەوانە لە میدیا و لە سۆشیال میدیا بڵاو ناکەینەوە ئێمە هەڵبەتی دەرگا بە دەرگامان کردووە ئێمە لە معاناتی خەڵکی ئەگەین ئێمە ئەزانین کە خەڵک هەیە دەیان ساڵە ناڵێم 10 ساڵە دەیان ساڵە لە حیزبێکی ترە لە حیزبێکی گەورەیە لە حیزبێکی ئۆپۆزیسیۆن دین ساڵە لە حیزبێکی ئۆپۆزیسیۆنە ئەڵێ کاکە من ئەم جارە بڕیارم داوە دەنگ بە بۆ نمونە بە یەکێتی نیشتیمانی کوردستان نادەم دەنگ بە کۆمەڵی ئیسلامی نادەم چونکە سەرخاڵی کارێکی ترن دەنگ بە معارەزە نادەم بۆیە بەدەمەوە هاتنێکی زۆر باش لەیان خەڵکی هەرێمی کوردستان و بازنەی سلێمانیەوە هەیە بۆ لیستی پارتی دیموکراتی کوردستان و من تەکلیفەکەم ئالێرەوە لە هاوڕێکانم لە خوشک و براکانم لە بربژێرەکانی لیستی 275 توخوا با لە ئاستی ئەو متمانابین کە خەڵکی هەرێمی کوردستان پێمانەبەخشێ خەڵکی بازنەی سلێمانی پێمانەبەخشێ بابەتێکی هەستیارە بەڵام هەر کاتێک پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەهێز بێت دەتوانێت خۆی لەو بابەتە بدا بەبێ ئەوەی هەڕەشەیان لێ بکرێت بەبێ ئەوەی تۆمەتی دابەشبوونیان پێ بدرێت ئەوەیش دروستبوونی هەرێمی ترە دەمێکی شەبازەکرێ هەرێمی سوننەیە هەرێمی شیعی لەگەڵ هەرێمی کورد کە هەرێمی کوردستانە ئیتر هیچ کێشەیەکی نییە ئەوە ئەسڵەن خودی جێبەجێکردنی مادەکانی دەسوورە چۆن خۆتان لەو بابەتە دەدەن تیان بگەینن کە دروستبوونی هەرێمی تر دژاتی عێراق نییە پارچەبوونی عێراق نییە بەڵکو زیاتر پێشخستنی عێراق و یەک پارچەی عێراق دەپارێزێت ئەزانی ئەوان سیاسیەکانی عێراق تا ئیسەش پێیان وایە کە کاتێکە باسەکەناڵێن دەولەی مەرکەزی نییە دەولەی ئیتیحادیە عێراق دەوڵەتێکی ئیتیحادیە یەکگرتووە لە هەرێمەکان لە پارێزگاکان و لە مرکز لە عاصمە لە بەغدا بۆیە دەستوری عێراقی ڕێگای داوە هەرێمی تر چەند هەرێمێکی تریش دروست ببن ئاساییە و یاساییە و دەستور ڕێگای داوە بەڵام تەنها ماوەتۆ سەر قووەتی سوننەکان قووەتی ئەو شوێنانەی کە حەزەکەن کە ئەیانوێ گرنگی بە خاکی خۆیان دەن بە سنووری خۆیان دەن بە پارێزگاکانی خۆیان دەن بە ناوچەکانی خۆیان دەن بەڵێ ئەوەی جەنابەت باست کرد ئەوە بەرگەوبەندەکانی دەستوری عێراقی ئاماژەی پێداوە و ئاساییە زۆر یاساییە پەرلەمان ئەگەر بتوانێت بەهێز بین ئێمە کوتلەی بەهێزی پەرلەمانیمان هەبێ ئێمە کاراسانیەکەین بۆ براکانی ترمان چی لە شیعە چی لە سوننە ئەوانەی کە بیانەوێت هەر پارێزگایەکی تر بێ هەرێمێک ڕابگەین چەند پارێزگایەک بێ هەرێمێک ڕابگەینێ ئەو کاتە عێراق ئاسانتر وەکو دەوڵەتێکی ئیتیحادی ڕەفتارەکە لەبەرۆ ئێمە تاکە هەرێمین لە عێراقا و تەنها بەغدا هەیە و هەرێمی کوردستانە هەولێر هەیە بۆیە ئەوان باوەڕیان وایە کە عێراق
مرکزیە نەخێر عێراق نە مرکزیە نە دەوڵەتێکە عێراق دەوڵەتێکی ئیتیحادیە لە هەرێمی کوردستان و ئەو هەرێمانەی تر پێک دێ کە دوای دروستبوونی هەرێمی کوردستان دوای ئەم ساڵی 2025 لە هەر ساڵێکی ترا کە دروستە بن. گەلک سوپاس بەڕێز سیروان حەمەشەریف کاندیدە ژمارە 22 لیستە 275 پارتە مڕاتە کوردستانی سلێمانی پایکە ڕاستەخۆین گەلمەدەبێت.